سڵاوتان لێبێت و شەوتان باش بینەرانی بەڕێزی شارپرێس. ماوەی زیاتر لە 3 مانگ گفتوگۆ و هاتوچۆیەکی زۆری وەفدی دانووسانکاری هەرێمی کوردستان و هەوڵ و کۆشش و ماندووبوونی پەرلەمانتارانی عێراق پشتی هەرێمی کوردستان لە سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان بەڕێوە چوو. سەرنجام دوێنێ شەو پەرلەمانی عێراق دەنگی لەسەر پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021دا لەو پرۆژە یاسایەدا هێزە سیاسیەکان دوای دابەشبوونێکی زۆر، دوای ململانەیەکی زۆر لەسەر کۆمەڵێک خاڵ کە هەندێک لە هێزە شیعیەکان پێداگریان لەسەر دەکرد، هێزە سونیەکان بە هەمان شێوە پێداگریان لەسەر کۆمەڵی خاڵی تر دەکرد. لەو نێوەندەشدا هەرێمی کوردستان و پشتی هەرێمی کوردستان بە نادیاری مابوویەوە، ڕێککەوتنی لەسەر نەدەکرا. چەند جارێک لە کۆبوونەوەکان هەم حکوومەتی هەرێم، هەم هاوڵاتیان، هەم پەرلەمانتاران گەشتە ئاستی بێهیوایی. سەرنجام دوای زیاتر لە 215 کاتژمێری کۆبوونەوەی وەفدی دانووسانکاری عێراقی و زیاتر لەو ژمارەیە لە کۆبوونەوە لە نێوان لیژنەی دارایی بە ئامادەبوونی نوێنەرانی کورد بە هەوڵ و کۆشی نوێنەرانی کورد، پرۆژە یاسای بودجەی عێراق دەنگی لەسەر درا و پەسەند کرا. ئەو پرۆژە یاسایە لە دوێنێشەوە بووە یاسا و ئەمڕۆ کە 1 چواری ساڵی 2021 بوو ئەو پرۆژەیە چوەتە بواری جێبەجێکردنەوە و دەبێت لەمڕۆوە کارەکان و ڕێکارەکان بۆ ئەنجامدانی و جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسایە کە بۆتە یاسا بگیرێتە بەر. بۆ زیاتر تاوتوێکردنی ئەو ڕووداوانەی کە لە 3 مانگی ڕابردوودا ڕوویاندا و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لەمە دوات چییە؟ کێبوون ئەوانەی کە هەوڵی جددیاندا بۆ ئەوەی پرۆژە یاسای بودجە ببێتە یاسا کە دوێنێ شەو بووە یاسا؟ کێبوون ئەوانەی کە کێشە و گرفتیان لەسەر کۆمەڵی خاڵ هەبوو و ئەو خاڵانە چی بوون لە پێناو چیدا ئەو ناکۆکی و ئەو ململانەیە هەبوو؟ بۆ گفتوگۆکردن لەم بارەیەوە میوانداری بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی هاوپەیمانی هیوام کردووە. کاک دکتۆر شەو باش، ئەگەر بەو پرسیارە دەست پێ بکەین، لە دوێنێەوە پرۆژە یاسای بودجە کۆتایی هات، یاسای بودجە ئێستا بەرکارە، جێبەجێکردنی ئەو یاسایە چی لە دۆخی عێراق دەگۆڕێت؟ یاسایەکی ئێستا یاسایەکە کە پەیوەندی بە ژیانی هەموو عێراقیانەوە هەیە لە سەرانسەری عێراقدا و بۆ ئێمە وەکو نوێنەرانی کورد و بە تایبەتیش من و پەرلەمانتارە مافی هەموو گەلانی عێراق لامان بابەتێکی مقدس و گرنگە، بەڵام لە نەتیجە ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین لەوێەوە داکۆکیمان لە خەڵکی هەموو کوردستان کردەوە بێ جیاوازی بۆ خەڵکیە بگونجێ. یەکەم دەستکەوتەکان بەی دەستور بن، دووەم قابلی جێبەجێکردن بێ، سێەم پێچەوانەی هیچ یەکێک لە یاساکار پێکراوەکان بێ، چوارەم کە لە ڕاستیە بۆ ئێمە ئەساسی بنەمای ئیشەکەمان و هەوڵەکانمان بوو ئەوە بوو کە بەرژەوەندیەکانی خەڵکو و کاراسانی بۆ باشکردنی ژیانی خەڵک دێنێتەکایەوە. ئێمە لە دوای ئەو هەموو هەنگاوانی کە نامان و وەفدی هەرێم و سەرۆک بەڕێز سەرۆک کۆمار و ئامادەی هێز و لایەنە سیاسیەکان و دوای ئەو هەموو فشارەی کە ئێوەی بەڕێز لە میدیاکان بینیتان کە ئێمە هەندێکمان وەکو پەرلەمانتار لەسەر وەفدی کوردی لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر لایەنە سیاسیەکان کردوان لە پێناو ئەوەی کە خلافاتە سیاسیەکان وەلا بندێ و هەوڵ بدێ بودجەی داهاتوو کە ئەم بودجەیە بۆ بەرژەوەندی خەڵک دابین کرێ. من لە بەڕوونی بەجەناوت بڵێم ئەو بودجەیە بەرهەمی هەوڵ و شەونخوونی کۆمەڵێک گروپە، کۆمەڵێک لایەنە کە لە ڕاستیە لە بیرکردنی هەرێکێک لە هەوڵی ئەوانە ناریدەگرتنی جۆرێکی ڕوونە لە بێویژدانی و بە بڕای من ئەمەوە بۆ جەنابتان بڵێم، ینی لێرەوە هیچ یەکێک لە کۆبوونەوەکانی تایبەت بە گفتوگۆی
پشتی هەرێمی کوردستان لە نێوان سەرۆکایەتی لە نێوان فراکسیۆنەکان و وەفدی هەرێم بەڕێوە نەچووە لە دەوری سەرپەرشتی بەڕێ سەرۆکۆمار و بەڕاستی بەڕوونی بێڵێم و بە ویژدانیشەوە بێڵام باڕاست هەوڵەکانی سەرۆکۆمار لە سەرەتایی لە پێش هاتنی پرۆژە جەوە لە حکوومەتەوە بۆ ناو پەرلەمان زۆر ڕۆن بوو لەسەرم بابەت هەموو کۆبوونەوەکان پێداگیری بووە لەسەر پشتی هەرێم و لەسەر مافی دەستوری خەڵکی کوردستان خەڵک کە سنتەر بێ لەم بابەتە و دەستکەوتەکانی بۆ خەڵک بێ و مافەکانی خەڵک پارێزراوە بۆ نمونە تەنانەت ئەو فراکسیۆن و ئەو پەرلەمانتارانەشی کە ناڕازی بوون لەگەڵ هەندێ لە هێزە سیاسیەکانی کوردستان کە لە چوارچێوەی وەفدی هەرێم بوون دابنیشن و کۆبوونەوە لەگەڵ لە ژێر سەرپەرشتی بەڕێز سەرۆکۆمارە بکەنەوە بۆیە بەڕاستی ئەگەر دیقەت بێ ئەو دەیان کۆبوونەوەی کە لە ڕابردوو کراوە لە سەبارەت بە مەسەلەی گفتوگۆکردن لە پشتی هەرێم لە موچەخۆران بە بێشک بێگومان بە هەموو ئەو کۆبوونەوانە بە هەدەفێکی مشتەرەک بە ئامانجێکی مشتەرەک لێ هاتیونەتە دەرەوە کە ئەو کۆبوونانە بووە لایەن بەڕێز سەرۆکۆمارەوە سەرپەرشتی کراوە بەڕێوە براوە. بەڵێ کاک ڕێبوار هەرچەند دوایی نەسەرباسیەوەی کە کێبوون ئەوانەی ڕۆڵیان هەبوو لە تێپەڕاندنی پرۆژە یاساکە و کێبوون ئەوانەی کە سەرنجی جدیان لەسەر خاڵەکان هەبوو بەڵام ئەوەی کە زۆر باز دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لەمڕۆ چی بکات ئەو ئەرکەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە لەمڕۆوە ڕادەستکردنی نەوت و ڕادەستکردنی داهاتەکان و پابندبوونە بەو یاسایەوە یان ئەوەی کە لیژنە بنێرێتە بەغداد دیسانەوە بۆ چۆنێتی جێبەجێکردن و چۆنێتی ئالەتی جێبەجێکردنی یاساکە. لە ڕاستیا من دووش دڕون کەمەوە بۆی وازح من زۆر بۆ خۆم زۆر ڕازی نیم بەدەمی ئەم یاسایە کە ئەو بڕێ ئەو بەشی کە پەیوەندیدار بە هەرێمی کوردستانەوە بۆ هەندێک خاڵ کە ڕوونم کردوێتەوە پێشتر گرنگە ئەتوانین بنەمایەک دابرین بۆ قۆناغی داهاتوو بە تایبەتی بۆ ئاماژانەی ئەو ئاماژە استراتیژیانەی کە خەڵکی وەکو ئێمەهەیەتی لەوانە مەسەلەی ئەو بڕگەی تایبەتە بە دیاریکردن و ڕوونکردن شەفاکردنی لیستینای موچەخۆر و فەرمانبەران بە هەموو ئاسوو هەموو بوارەکانیەوە کامە بۆ ئێمە زۆر گرنگە و هەروەها بابەتی پەیوەندیداربی داهاتی نانەوتی و ڕێکەوتن لەسەر ئەو بنەمایانەش لەگەڵ حکوومەتی عێراقیا و لەگەڵیشیدا کە بە نمونە بنیوەی داهاتی نانەوتی کە داهاتی گومرگەکانە بۆ ئەو پارێزگایانە خۆیان بێنێتەوە کە ئەمە شتێکی زۆر باش لە هەموو عێراق متەبع و بەڕێوە برێ و لەگەڵیشیا هەندێک خاڵی گرنگی تر کە گواستنەوەی دامەزراوە فیدرالیەکان بوو و لەوەی کە هەر بڕەپارەیەک بێت لە بەغداوە سەرەتا بدرێ بە موچە بەڵام من نەتوانم ئەم ڕێکەوتنە یان ئەم یاسایە زیاتر کاراسانێکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی هەرێم بەڕاستی کاراسانێکیان کردو بۆ حکوومەتی هەرێم کە غێر متەوەقع بۆیە کاتی ئەوەیە کە حکوومەتی هەرێم یعنی کورسی داستۆنیە بە پێ ئەم یاسایە بۆیە هەر جۆرە خۆت لەو ئەرکەکەمە بەڕاستی سەلمێنەری ئەوەی ئەم حکوومەتە ناوێ هیچ جۆرە هاوبەشێکی لەگەڵ عێراقا هەبێت ئەوەش طبعا لە داهاتووە زیاتر ڕوو نەبێتەوە من پێشی ڕوودا و ناتەوە پێشی حەدەث ناکەم ڕێکەوتن بکرێ بەڵام لەبەر ئەمە بەشێکی گەورەی ئەو ئەرکانی کە هەیە زیاتر ئەرکی فەنین ئەرکی تەکنیکی ئەرکە لە دەرخستی داتا و ژمارە و حکوومەتی عێراقی ئەمەش حکوومەتی هەرێم خۆی زۆر جای ناکا کە ئەو پابەندە بێ بە ڕێکەوتنەکەیەوە لە دوێنێەوە کام ڕێکەوت نەکراوە یان ئەم یاسایە دەچووە دڵخۆشی خۆیان دەرنابڕێت من هیوادارم بتوانن بە بڕگەکانی ئەم یاسایەوە پابند بن و لە بەرامبەریشە ژیان و گوزەرانی خەڵک باش بێ و بتوانرێت کاراسانی بۆ بکرێ بۆ ئەو خەڵکی کە لە ماوەی ڕابردووە بەهۆی سیاسەتێکی شکست خواردووی ناحەکیمی بێکەڵ حکومڕانێکی شکست خواردوو لە کوردستان ئەم دۆخی بەسەر خەڵکو بەسەر میلەت هێناوە بتوانێت ڕێک بکرێتەوە من بۆ دەقەکانی ئەم یاسایە ڕازی نیم. بەڵێ دکتۆر ڕێبوار هەندێک لە چاودێرانی سیاسی پسپۆڕانی بواری کارگێڕی و دارایی پێیان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان
یان نەزانانە چۆتە ئەم ڕێکەوتنەوە یان ئەوەیە کە ناوێ ئەم ڕێکەوتنە جێبەجێکرێ بۆیە بەو مەرجە قورسانە ڕازی بووە بەنمونە پێدانی 250,000 بەرمیل بە نرخەکەی بە نرخی سۆمۆ کە هەرێمی کوردستان زۆر هەرزانتر نەوتە فرۆشێ بە پارێکی زۆری بخاتە سەر و دانەوەی ئەو قرزەکەڵەکەبوانی کە لە سەرەتی و ڕادەستکردنی لیستی موچەی فەرمانبەران بە حکوومەتی عێراق تا مانگی 6 پێیان وایە ئەم خاڵانە زۆر قورسن بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێم لە ڕابردووە ئەو ئەزمونەی کە هەیە حکوومەتی هەرێم نەویست ئەمە جێبەجێ بکات ئێستاش کە حکوومەتی هەرێم بەم جۆرە ڕێککەوتووە یان ئەوەیە بەسەر یا تێپەڕیوە و نەیزانیوە یانەوەی هەر لە ئەساسان نیەتی جێبەجێکردنی نییە تۆوەکو پەرلەمانتارێک کە لە واقعەکەەوە نزیک بوویت ڕۆژانە بەریەکەوتنت لەگەڵ کۆبوونەوەکان لەگەڵ ڕووداوەکانی ئەوێ هەبووە پێ وایە کام یەک لەم دوانە زیاتر ئەگەری ئەوەیە کە ئەو بابەتە بوو بێت والله جا من نازانم يعني لما ئاسانتر کە حکوومەتی هەرێم ئەوێ چییە تۆ ئەم یاسایە بۆ یەکەم جار باسی تەسلیمکردنی نەوت ناکە باسی تەسلیمکردن و یەکانکردنەوەی مەقاسەی داتای داهاتی نەوتی و نانەوتیەکە تۆ هیچ نادەی بە باقە بە پێم یاسایە بۆیە ئەگەر ئەمەشت پێ قوبوڵ نەبێ ئەچیت پێ قوبوڵ نەبێ بۆیە لەمە ئاسانتر بۆ هەم دەست نادات لەمەی کە کراوە ئاسانتر بە هیچ شێوەیەک قابلی ئەوە نیە ڕووبدات وەکو ئەم ڕێکەوتنە لە ڕاستیە هێندەی ڕێکەوتنێکی سیاسیە زۆر کەم لێوە ڕێکەوتنێکی مادی و دارایی بۆیە فرسەتێکی گەورەیە کە تۆ ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکەیت خۆ ئەگەر ئەمە جێبەجێ ناکەی کەواتە تۆ ناتەوێت جۆرە هاوبەشێکی لەگەڵ عێراق هەبێت ئەو بەڕوونی بڵێن ئەمەش بەڕاستی تر بۆ خۆ ناقی داهاتوو کە هەرێمی کوردستان ئەم مجازەفەیە و ئەم سەرڕۆییە بکە کە وەکو لە ڕابردووە کۆمەڵێک سەرڕۆیی خراپی کرد بۆیە ئێستا من نازانم هەرێمی کوردستان ئێوێ پابند بێ و هێشتا ئەمەش بە قورس بزانێ یعنی ئەوان هەموو جارێک ئێمە پێمانەوتن لەگەڵیان دانیشتین یان لە میدیاکانەوە باسمانە کرد کە وامان لێات بوو لە هەندێک خۆناغا پێشمان خۆش نەبوو ئەو جۆرە کۆنەوە بکەیت پێمانەوتن لیستی موچە بدەن بە عێراق و فەرمانبەران تا شەفافکردن و ئێمە بە بایۆمەتری ما حاضر کردووە کۆبوونەوەکان فلاشمیۆریان بەردەکردوانەوە تا لە مایە ئەیدین بە عێراق ئێفەر بۆ خۆمە داوای کردو تا 36 بی بەیانی قسەی عێراق بڕە لە هەفتەی داهاتوە بیتە لە حکوومەتی عێراق بزانم ئەمە بۆ قورسە تۆ ناڵی هەموو لە کۆبوونەوە بێ من نەوتووە و لە ناو خەڵکە ئەعلان نەکردو و لەسەر میدیانەوتوە من شەفافین حکوومەتم دەفەرموو داتاکان بدە بە بەغدا نەدوتووە لە ئامادەم لەسەر داهاتی نەوتی و نانەوتی ڕێبکەوم بە ئاسانترین شێوە ڕێگەی بواتە بەرەم ڕۆڕێکەوە لە من پێ لەدەوی ئەو کێشەیە دیریم شتێک بێت بتوانێت بیگوزارێن ئەم دەسەڵات ئەگەر پێی وایە ئەتوانێ ئەم دۆخی بەم شێوازە بۆ بەڕێ بچێ غەڵەتەکە لەوە زیاتر ئاسانکاری ناکرێت دۆخێک هاتۆتە پێشەوە ئەتوانی خۆیان بەدڵیانە خۆیان ئێرانیان کردووە خۆیان دەوریان دەوری خۆیان بەگرنگتر بینیوە حتا جەلمەگلیان لە خەڵکی تر کردووە فەرموو ئەمە یاساکە بۆ دەرچووە بۆ تەریقەیە کە خۆت شەڵی بۆ لێی کە خۆت پێت باشە دەفەرموو بزان چۆن جێبەجێ خۆ ئەگەر جێبەجێینەکەی لە ڕاستیە دەرگای جەهەنەم لەسەر خۆتەکەیت چونکە هەموو هێز عێراقیەکان کاکێ هاوکار هەموو پەرلەمانتەر عێراقیەکان متفق بوون لەسەرەوەی کە ئەمە ڕەحمێکە ئێمە بە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو ڕەحمکردنە ناکرێت ئاسات و پێوا بێ کە ئەتوانی لەوە زیاتریش هەر بسڕی لە عێراق و بۆشت بچێتە سەر چونکە ئەوانیش هێزی سیاسین وە ناتوانن لەوە زیاتر تەنازل دەکەن من پێم وایە ئەم یاسای ئەوەندە ئاسانە بۆ هەرێمی کوردستان تەنەها بریتیە لە کەشفکردنی داهاتی داتای فەنی کە داهاتی نەوتەکەت نیشانی عێراق بدەیت و ئیجراعاتی داهاتی نانەوتی و لیستی فەرمانبەران و لیستی فەرمانبەرە فیدراڵیەکان بنێری بۆ بەغدا خۆی موچەکانیان بدات و میلاکات بچێتە ئەوێ و تەبعەکان شمولیان بکاتەوە و ئەم شتانەی کە بەڕاستی وەکوتم منیشە ئەوەندە ئاسانە و چەند مانگە ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمەکە کۆبینەوە هەمووی لە بەغدا و یەک فلاش میمۆری توانین تەسبیح بەغدای بکەین و بە یەک کۆبوونەوە توانین تەسبیح بکەین فەرموو هینی تیامەکە یعنی خاوەخا و ئەوانەی تیامەکە تەسبیح دەستخۆش بەڵێ دکتۆر لە دوێنێەوە کە پرۆژە یاساکە بووە یاسا و لە پەرلەمان پەسەند کرا هەردوای چەند خولەکێک بینیمان لە میدیا فەرمیەکان لە سۆشیال میدیا لە ڕاگەیەنراوی هێزە سیاسیەکان فراکسیۆنە جیاوازەکان سەرکردە و سەرۆکی حیزبەکان بە جۆرێک لە جۆرەکان خۆ بەخاونکردن بۆ ئەو پرۆژەیە هاتە پێشەوە
بە جۆرێکە هەموو هێزە سیاسیەکان خۆیان بە خاوەنی ئەو پرۆژەیە بینن بخۆیان بە دەست پێشخەری ئەو ڕێککەوتنە ئەبینن هەر بەجددی ئەم ڕێککەوتنە وەک کوور دەڵێ کاتێک کە سەرکەوتن هاتە پێشەوە کەسەوێ بە خاوەنی ئەم ڕێککەوتنە هێندەی خاوەن هەبوو ئەگەر هێندەی خاوەن هەبوو هێندە هەوڵ هەبوو بۆچی زیاتر لە 3 مانگ نەگەشتینە ڕێککەوتن بۆچی نەمانتوانی لە ماوەی 3 مانگە پرۆژه یاسای بودجێ عێراق ماوەیەک بە بۆنەی کوردەوە دواکەوت وێڕای ئەوەی کە لە نێوان هێزە شیعیەکە ململانێ و کێشە هەبوو ئەگەر ئەوەندە خاوەنی هەبوو بۆچی نەمانتوانی زوو بگەینە ڕێککەوتن و ئەم خاوەنانە زوو بە زوو بتوانن ڕێککەوتن بکەن ئایا هەر بەجددی ئەمانە خاوەنن یان نەخێر خەڵکان ئەگەن لە پشت پەردەوە بۆ ئەوەی خاوەنددارەتیان ون بکرێت و دەرنەکەون ئەم خاوەنانە دەردەکەون والله من ئەم سپاسمەوە پرسیارە بەڵام داواشی دێکم کە تاکیدن مەجاریشمی ڕێگەم بێ بە سەریحی قسە ڕاستی لەسەرم بابەت جارێ پێش هەموو شتێ بۆ ئەوەی تۆ بزانی کێم ئیشانی کردووە یەک کەسێک هێزێک گروپێک لە ناو ئیشەکانە بێ ئەوە دەوری نیە لەو بابەتەیە لە ناو گەرمەی مناقەشات و گفت و گۆ و ململانێ سیاسیەکانانە بێ لە ناو بەغدانە بێ بە بەردەوامی و شبه بەردەوامی دەوری نیە بەڕاستی ئەوە دەوری نەبووە و تەنها شتێکی لە دوورەوە و توێتی و چووکە من ئاگام لێ دەدوێنەوە نەفەر نەماوانەیەکا بە دەستکەوتی خۆی کە من بۆ هێ پێت ئەڵم پێشوەکەت ئەڵم زۆر بە دڵی من نییە وەکو پەرلەمانتارێک وەکو خۆم بەڵام پێم وایە حکومەت دەڵێ پابەندم فەرموژێ بەجێت دوو بنەمای دووەم کە بۆی بیزانی کە دەوری هەبوو ئەوەیە ئەو گروپانی کە دەوریان هەبووە کە لە بینی هەرێم و بەغدایە جۆرێک لە تەنسیخیانە بۆ کەلێرەیان بەڕوونتری توانن بێڵە مەسەلەی وەبیان جا بە وردی بکەینەوە بۆی بزانین ئێمە لە بەغدا فراکسیۆنە کوردیەکانمان هەیە لیژنەی داراییمان هەیە لەسەر و هەموو ئەمانە سەرۆکایەتی کۆمەڵمان سەرۆکی کۆمەڵمان وتیشم و تاکیدی شەکەمەوە کە هەر گفتوگۆیەک لە بینی ئەم فراکسیۆنە جیاوازانە سەبارەت بە بودجە دروست بوو بێ و پێویست بووینە ڕایکی هاوبەش لەسەری بەسەرپەرشتی سەرۆکۆمار ئەمە یەک دوو هەر گفتوگۆیەک لە نێوان ئەم فراکسیۆنە هاوبەشانە لەگەڵ فراکسیۆنەکانی تری عێراق لەگەڵ لایەنەکانی تر لە ناو پەرلەمان وەکو لیژنەی دارایی بە هەموو پێکاتەکانی لیژنەکان دیسان بە پاڵپشتی سەرۆکی کۆمەڵ بە ڕۆڵ و کاریگەری فراکسیۆنەکان سێ لە نێوی پەرلەمانتارانی هاوپەیمانیوە کە سێ کەسن و بە داعمی بەردەوامی ئەندامانی هاوڵات 15 کەس و بە هەماهەنگی و هاودەنگی لەگەڵ فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی دکتۆر لەوا دەنگ نەما باسی هەماهەنگی کرد لەگەڵ فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی دوایەوە تێنەگەشتم وازەح نەبوو دەنگت باش نەما لەوێ ببوورە لە نێو لیژنەی داراییە ڕۆڵی سێ پەرلەمانتار و سێ ئەندامی هاوپەیمانی هیوا لە لیژنەی دارایی کە لە پشتەوە کێوێکی هاوپەیمانی هیوای 15 نەفەری هەبوو و ئەندامی یەکێتی لە ناو لیژنەی دارایی کە فراکسیۆنەکەی بە کامل پشتگیری بوو ئەم دوولایەنە ڕایەکی گرنگیان سازدا بۆ هەندێک بڕگەی گرنگ لە نێو بودجەیە بەردەوامیش ئەم دوولایەنە داوای کۆدەنگی کوردیان کردووە لەگەڵ ئەوانی تر بەڵام لە پێناو خەڵکە و لە هەندێک بەرگات توانرا کۆدەنگی بکرێ بەڵام هەندێک بەرگەی تر نەخێ بۆ نمونە دوێنێ ئێمە جۆرێک لە تەنگژە و شڵەژان و حتا پێکدادانیش بۆ یەکەم جارێرە بازیکەم لە نێوان ئێمە وەکو پەرلەمانتاری هیوا لەگەڵ فراکسیۆنی پارتی ڕوویدا و بزانم برادرانی تریش لە میدیاکانەوە باسییان کردووە لەسەر مەسەلەی
لەسەر کۆمەڵێک بابەت یەکێک لەوانە بابەتی فەرمانبەرانی فیدرالی یەکێک لەوانە کە ئێمە تەڕحمان کرد و دوێنێ بۆ جارێکی تر دەنگی پێوی ئیمزای پێویستمان بۆ کردەوە بۆی بکرێتە دەنگدانەوە مەسەلەی تەعاملکردنی لە حاڵی بابەت نەبوونی هەرێم بریتیە لە تەعاملکردنی ڕاستەوخۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد و ئێمە ئەگەر بخرایەتەوە دەنگدان ئەو بڕگێ لە ناو پەرلەمانە ئێمە سەرکەوتمان بەدەستهێنا بەڵام لەبەر ئەوەی دۆخی گفتوگۆکان لە ناو لیژنەی داراییە بە دەقیقی بۆ ئەم نەهات بوو بۆ ئێنەمان ناتوانی ئەو بڕگێت کە پەڕێنین لە ئێستا بۆ ئەم ساڵی موازنە چکە موازنەیە تا کۆتایی ساڵ و ساڵی داهاتوو موازنە دەست پێ ئەکات سێ طرفێکی لە ئەم مۆزوعات مەسەلەی تەرفی وەفدی کە چەند سەردانێکیان کردووە چەنە خۆیان ناتوانە زیاتر ڕوونکردنەوە بەنەمامەتە هەموو جارێک کە هاتوونەتە بەغدا لە بیدایەت جۆرێک بە تایبەتی لە کابینەکەی پێشوو عەبدولعەبدولمادی جۆرێک لە دوورە پەرێزیان هەبوو لەگەڵ دەنگە ناڕازیەکانی بەڵام کاتێک زانیە دەنگە ئەوەی کێشەی سەرەکییان نەمافی خەڵکە هیچ کێشەیەکمان لەگەڵ هیچ حیزبێکی سیاسی و هیچ گروپێکی سیاسیان نەبووە کێشەمان لەگەڵ سیستەمی حکومڕانیەکەی هەبووە ئەو حیزب سیاسی بۆیە کە هاتن دەوری فراوانی دواتری هاندانی بەردەوامیەوە کەوتینە سەر ئەو بڕوایی کە ئەکرێ بە جۆرێک لە جۆرەکان ئیش لەسەر چارەسەرکردنی ئەو ناکۆکیانە بکرێت و ئەمەرجین چارەسەرکردی ناکۆکیەکانیش بەسرایەوە چیەوە بەسرایەوە بە ئامادەیی وەفدی هەرێم بۆ قبولکردنی قسەی ڕاشکاوی پەردەمەتەرانی ناڕازی لەسەر ئەو سیاسەتە شکست خواردووی کە لە کوردستان هەیە و ئێمە لە دەیان کۆبوونەوەیە ئەو قسانەی کە لە میدیاکانێکین بەڕقتر بە تونتر بە ڕوونتر بە معلوماتتر و بە ورتر پێمانوت ئەوان هاتنە سەر ئەو بڕوایی بڵێم هەموو ئەو کۆبوونەوانەی بمبورە هەموو ئەو کۆبوونەوانش کە ئاها قسەی ڕوون و ڕاشکا و سەریحمانتیا کردووە لەژێر سەرپەرشتی سەرۆک کۆمارە بووە بەڕاستی بڵێ چونکە بەشی لە پەرلەمانتارانی ناڕازی ئەگەر نەڵێم هەمووی ئامادە نەبوون ڕاستەوخۆ لەگەڵ وەفدی هەرێمیان لەگەڵ هەندێک لایەنی سیاسی هەرێم دابنیشن چونکە معقول نییە تو لە میدیاکەسە بەلاحەکەتەوە پەلامارم بدەیت من بە خائین و خۆفرۆش لە قڵم بدەیت بەڵام دەولا شۆبی لە بەغداوت کا ڕجام لێ بکەی بۆەوەی من بەشێک بم لە ئەنداکەی تۆ ئەبێ بیت بەرەو ڕوومان و ئێمە بەڕاستی ئەو حقایقانە بنین بە دڵتەوە کە تۆ پێت خۆش نەبوو گوێی لێ بگری بەڵام وردە وەفدی هەرێم گەیشتەوە نعتەی فعلەن قسەی هاوپەیمانی هیوا لەو پەڕی دڵسۆزیەوە قسەی پەرلەمانتارانی ناڕازی لەو پەڕی دڵسۆزیەوە و هەوڵەکانی پەرهەندێک لە پەرلەمانتاری ناڕازی بۆ پرۆژە پێشکەشکردن من بۆ خۆم کاتێک کە پرۆژەم پێشکەش کردووە بۆ پێدانی ڕاستەوخۆی فەرمانبەران لە بەغداوە بە هاوکاری هاوڕێیانم و لەسەر تەڵەبی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی هەدەفەکەم ئەوە بووە کە بە دەیان جار بە حکوومەت مەرێم گەر معاشەیی من پرۆژەم بۆ بێدانی معاشە تۆ کە زمانێکی دێ بۆ معاشێکی بێلێبڕینی بێ تاوانکردن بدەی میلەتەکە بۆ فەرمانبەرەکان بە موچەخۆرەکان من پرۆژەکەم بۆ ئەوەیە گرنتیم بەرێ پرۆژەکەم ورد ناکەمەوە بۆ هەنگاویت بەڵام گرنتیم نەبوو و ئێستش کە دواتر وردە وەفدی هەرێم بەڕاستی جۆرێک لە نەرمیان یعنی ئامادەی نەگم نەرمی ئامادەی زیاتریان پێوە دیار بوو بۆ گوێگرتن لە پەرلەمانتارانی ناڕازی لای هەندێک لە پەرلەمانتارانی ناڕازی ئەو حەقیقەتە دروست بوو کە قابلی ورتر و قوڵتر ئەوە بوو کردمان بینیشتان وەفدی هەرێم سەرۆکایەتی کۆمار پەسەندەکە سوپاسی هاوپەیمانیوان بەڵێ بە وردی باسیەوەت کرد کە سەرۆکایەتی کۆمار وەفدی دانوستانکار و پەرلەمانتارەکانی هێزەکانی تریش جیاواز لە هاوپەیمانی هیوا هەوڵەکانیان چۆن بووە بەڵام هەر لەم چوارچێوەیەدا دەبینین بەڕێزت وەک ئەندامێکی هاوپەیمانی هیوا ئەمڕۆ بابەتێکت بڵاو کردوێتەوە کە 5 خاڵت ڕیز کردووە کە ئەمانە بە هەوڵ و کۆشی هاوپەیمانی هیوا جێبەجێکراوە و خراوەتە ناو پرۆژەکەەوە و پەسەند کراوە ئەگەر هاوڵاتیان و حەقیان بینێ ینی بینەرێک ئەگەر ئەم بەرنامەی من و تۆ ببینێت و بابەتەکەی تۆشی خوێن بێتەوە ئەو حەقە نادەی بە هاوڵاتی کە هاوپەیمانی هیواش بە
خۆ بە پاڵەوانکردن وەسف کات لە هەمان شێوەدا یان ئەوەیە نا ئەو خاڵانی کە باس کراوە هەر بە جددی هاوپەیمانی هیوا دەستی جددی هەبووەتیایە بۆ جێگیرکردن و پەسەندکردنی. واللهی من سپاس دەکەم ئەو پرسیار کرد. من نۆ خاڵم باس کردو جارێ من وتومە چی بۆ خەڵک باشە چکە شتی تایە بۆ حزب باشە شتی تایە بۆ گروپ باشە من باسی وەکەم من نوێنەری خەڵکم وتومە ئەم یاسایە چی تایە بۆ خەڵک باش بێ خستومەتە ناو کەوانەوە بۆی خەڵکی عاقڵ و خوێنەوارتی ئەگا من ئەڵێم چی باش ئەو من پێم وایە هەرە زۆرینی خەڵکی ئێمە خەڵکی وەشیارە زانن چی نووسیوە بەڵام نۆ بەرگەم باس کردووە کە لە بەرژەوەندی خەڵک من ئێستا ئەوە بەردەسمە چی بکەم کە من بە تۆ ئەڵێم ئێمە هیوا ئەو پێشنیاری ئەو بڕگانەمان کردەوە بۆ نمونە لەنەوە خاڵی تایبەت بە پێدانی داتا و لیستی لەو ناوی هەموو فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە مەدەنی بە عەسکەری بە خانەشین و بە حازر بە چاوەتی کاکە چی بکەم ئێمە پێشنیارمان کردو ئێمە و هاوپەیمانی هیوا و هاوڕێکانمان لە ناو لیژنەی دارایی کە هاوپەیمانی هیوا پێشنیارمان کردووە یعنی من چی بکەم بڵێم پێم نەمان کردووە ئەمە یەک دوو ئێمە بڕگەیەکمان پێشنیار کرد کە ئەگەر هەر پارەیەک لە بێت بۆ هەرێم سەرەتا بوجێ بدرێت ئەوەش پێشنیار نەمەیە چکاکە ئێمە لە لیژنەی دارایی زۆری نین 3 نەفەری لە 6 کە سەر بە کوردستان خۆی 5 کوردی تایە لە عەرەبێکیش کە ئەم 6 سەر بە هێزەکانی کوردستانن سیانی ئێمە یان نیوەی ئێمەیە ئێمە چی بڵیانی کە ئەمانی ئێمە تەقدیمان کردەوە بەڵام من پێم وتی لەم زۆرێک لەم بڕگانە ئێمە فراکسیۆنی یەکێتی هاودەنگ بۆ لەگەڵمانە باشە پێشنیارێکی تر کە کردومانە مەسەلەی ئێمە و یەکێتی کە من نووسیمە پێشنیاری فەرمانگە فیدراڵیەکانمان کردووە و ئیشیشمان لەسەر کردووە بردیشمانەوە دەنگیشمان بۆ ئێرە دوو کەڕەت دوێنێ هەڕەشەمان لێ کراوە لەسەرەوەی کە کابێ ئەو بڕگەی لا ببرێەوە ئێمە هەڕەشی خۆمان کرد ئەگەر لا ببرێ ئێمەش تەعاملی ڕاستەوخۆی پارێزەکان نەخینە دەنگدانەوە وەگەریشی بینەوە ئەو کاتە مەسەلەکە قوڵترە بێت واگەر جۆرێک لەوە نەبووە ینی لە ڕوونکردنەوە نەبووە لەوەی کە ترسەیە لەوەی کە ڕێکەوتنەکە سەلەبری بدوێتەوە ینی تێک بچێتەوە ئێمە بەڕاستی ئەومانە جوڵات بۆی وازح بم لەگەڵتان کە هێشتا ناتمان بەوەیە کە ئەم دەسەڵاتە نایەوێ پابند خاڵێکی تر کە نووسیمە مەسەلەی بڕگەی پێشنیاری بودجێ بۆ پارێزیەکان بودجەیەک لە دەرەوەی پەرەپێدانی پارێزیەکان لە دەرەوەی موازنە والله پەرلەمانتارانی ئێمە کردویانە بە تایبەتی پەرلەمانتارانی هاوپەیمانی هیوا ئەم پێشنیارانەی پێشکەش کردو ئەگەر نەمان کردووە ناڵی کردومانە من پێ دەڵێم لەم نۆ خاڵە ئەم 3 خاڵی ئێمە پێشنیارمان کردو بەتەنیە ئەنی ئایا قورسە ئێمە وەکو فراکسیۆنێکی گەورە 3 خاڵ پێشنیارکەین و نیڵێم بۆ چییە من دەمترسم بۆ چییە خەڵک پێشنیاری نەکردووە نەوتی هەرێم شایەت وەربگرێ بەو تەریقەی کە ئێستا کەس نازانێت چۆنە بفرۆشێ ئەوە با بەخۆی چەپڵە بخۆی لیا بڵێم شایەت وەرگرتو بۆ فرۆشتنیەوە من ئەوم نەکرد ئەوە ئێمە کردومانە ئەو بڕگانەیە ئێمە هیچ ئەرێکی یانە باشە دکتۆر ڕاستی شەرم ناکەینەوەی بڵێ شتێکمان کرد خەڵکی ئێمە چاوەڕێکە بزانین چیمان کردو چیمان نەکرد بەڵام من پێم وتووی ئەمە بڕگانەیە کە بەبەنی بە خەڵکەوە هەیە خەڵکی تریش هێز دکتۆر ڕێبوار ئەگەر گوێ دەدەنگمە لە قسەکانتە باسی ئەوەت کرد کە لە دوێنێ شەو کێشە و گرفت دەبینی ئێوە و فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دروست بووە و هەر باسی ئەوەت کرد کە هەڕەشەمان لێکراوە بەڵام هاوڵاتیان هەرێمی کوردستان لە دەمی پەرلەمانتارانی هەردوو هێزی دەسەڵات و بەشێک لە هاوپەیمانی هیواشەوە گوێبیستی ئەو بووین کە هێزە کوردیەکان بە درێژایی ئەو ماوەیە کۆک بوون تەبا بوون بەتایبەت دوێنێ شەو ئەم گرژیەی کە دوێنێ شەو باسەکرێت لە چیەوە سەرچاوەی گرت و چۆن توانیتان کۆنتترۆلی بکەن بۆ ئەوەی گرفت بۆ پرۆژەی یاساکە دروست نەبێت ئەگەر بە کورتی جواب بدەیتەوە باشە چکە دوو پرسیارم ماوە کاتیشم کەم ماوە بەڵێ کاکە بە کورتی ئێمە دوێنێ لە چەند بەرگەیە گرفتمان هەبوو لە بێکیە گرفتی ئەو بەرگەی کە پەیوەندی بە داتای فەرمانبەرانەوەی لەگەڵ ئەو بەرگەی
پەیوەندی بە پێدانی ڕاستەوخۆی موچەی فەرمانگە فیدراڵیەکان هەیە وەکو ئەساسێک بۆ هەندێک دەواری تر ئینشاڵڵا لەداتەوە بە وردی بە شوێنە ئیشی دەسەر دەکەین خۆیمە پشودرێژین مەقەڵ تێکنین یان هەڵپەکاریمانە بێ بڵێن ئەم ڕۆگە نەبوویتە دنیا وێرانە بێ ئیش نەکەین بۆ بنەمای استراتیژیمان داناوە ئێمە تێمان پەڕان بەڕاستی سەرۆکی فراکسیۆنی پارتی و ئەمە وێنەش گیراوە بالمناسبە یعنی ئەکرێت نەچەنە من حەزم پێی نییە شتانە بڵاوێتەوە هات بەرەو ڕووی من کە ئافرەتێکی بەڕێزا وەکو ینی پەرلەمانتارێکە بە منی هەمووی ئەمە لە ژێرسەری ئێوەیە و تۆخێکی زاکۆکردنەوە لەماوەی ڕابردووە بۆ مەسەلەی گواستنەوە ماگەنا بنەمایەک بۆی موچەی خەڵکی تریش بگوازێتەوە لە مەرحەلەی داهاتەوەتم بەڕاستی وتم بەڵێ ئێمە واکەین لەبەرەوەی ئێوە ئەمە دایرە فیدرالیانە پارەکەیان دێت بەڵێ یەکێک بۆ هەرێماشیان لە ساڵی لێبڕێیان ناتێ جامی بۆ چییە خۆیان باوەری بەڵێ یەکێک لەو پرسیارانی کە مابوو باسی ئەو پرۆژەیە بوو کە دەڵێیت سەرۆکی فراکسیۆنی پارتی پێیوتوم تۆ لە ساڵی ڕابردوو پرۆژەیەکت پێشکەش کرد بۆ گواستنەوەی موچەی فەرمانبەران و لیستی فەرمانبەران بۆ سەر حکوومەتی عراقی ئەو پرۆژەیە لەم یاسایەدا جێ نەکرایەوە و تەنها فەرمانگە فیدراڵیەکان جێکرایەوە و پەسەند کرا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەو پارەی کە لەگەڵ بەغداد لە بەغداوە دەستی دەکەوێت یان ئەگەر لەو ڕێککەوتنە پاشگەز بوویەوە کە لەگەڵ بەغدا کردوویەتی پرۆژە یاسای بودجە جێبەجێ نەکرا و پشتگیرێمی کوردستان نەهات دۆخی فەرمانبەرانی کوردستان وەکو ئێستا دەمێنێتەوە یان دەتوانن ڕێگەیەک ماوە دەرچەیەک ماوە بۆی ئەو پرۆژەیە زیندوو بکەنەوە لە ساڵی داهاتووە کە کەمتر لە دەمانگی ماوە ئەتوانن ئەو پرۆژەیە نوێ بکەنەوە و جارێکی تر بێنەوە بەرباس. مامەسا هاوکاری بەڕێز ئەو پرۆژەیە ئێمە جای پێش هەموو شتێک پێشنیاری مامۆستایانی ناڕازی و فەرمانبەرانی ناڕازی بووە کردومانەتە پرۆژە لە ڕێگاکەیمان داناوە داومانتە پەرلەمانی عێراق دامانە ڕێژەی دارایی زیێڕیان لێکرد بوو بەڕاستی وەکو خۆی وەکو ڕێکارە یاسای یەکانی خۆی وەرگرتووە تا گەیشتە لیژنەی دارایی جارێ ئەبێەوە ڕوون بێ لای خەڵک کە لەم خولەی پەرلەمانە تەنها تا ئێستا وەکو پرۆژە بەس ئەو پرۆژەیە پێ لایەن کوردەوە بەس ئەو پرۆژە بەوازحی بڵێ دوو بەڕاستی خەڵک ئەبێەوە بزانێت ئەو شارە ئەمنی سیاسی کە لەسەرمان بۆ بۆی و پرۆژێ ئەوەندە زۆر بووە کە هاوڕێکانمانیان ڕوبڕووی مەترسی مردنیش کردەوە خۆتان بیرە باشە سێ ئەو پرۆژەیە بنەمای ئەوێت ئێمە حەزمانە کرد ئەمڕۆ دەرچوو وایە و هەمووی تیا بواە بەڵام بنەمای ئەوێ هەندێ لە بۆ نمونە کرد بنەری کە فەرمی فیدراڵی هەیە لە کوردستانە و ئەکری عێراق هەندێک بواری ترپارەیە لە پاسەوانی سنوور ئێستش دەوایری تریشێت لەسەر کردو باشە ئەساس یەکێک لە ڕێگە سەرەکیەکانی ئەم پرۆژەیەوە بوو حکوومەت دیارە فەرمانبەر و موچە و پلە و ئاس و ئەوانی نانێت بۆ باختا ئێستا بە پێی ئەم پرۆژەیە بە پێم یاسایە ئەبێ تا بەغدا حکوومەت موچەنەیە ویان گەندەڵی بکە لە موچە پێدانەی ماو پرۆژە هەموو باشە کاتم زۆر کەماوە کاتم زۆر کەماوە گەر ببووری پێورێ بۆ بە معلوماتی جەناب ئێمە باجی بەشێک لەو بەڵێ دکتۆر ڕێبوار وەک کۆتا پرسیار ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم قسە لەسەرەوە بوو 5 ئەندامی پەرلەمانی لە هاوپەیمانی هیوا 5 ئەندامی هاوپەیمانی هیوا بەشدار نەبوون لە دانیشتنەکە و دانیشتەکان بایکۆت کرد دەنگیان نەداوە بە یاساکە ئەم ئامادە نەبوونە کێ بوون ئایا لە یەک فراکسیۆنی دیاریکراو بوون یان دابەش بوون بەسەر فراکسیۆنە جیاوازەکانی ناو هاوپەیمانی هیوادا و ئەم بەشدار نەبوونە نابێتە هۆی دووکردبوونی هاوپەیمانی هیوا بۆ داهاتوو یانەوەیە ڕای شەخسی ئەندامانی هاوپەیمانی هیوا لەوێ سەرپشکراوە.
ئێمە هاوپەیمانیەکی لەسەر ئەساسی پاراستنی خصوصیەتی پەرلەمانتارەکانمان کۆبووینەوە هەمومان ئەو بڕیارەمان داوە لە سەرەتاوە ئەمە یەک و ئێمە هەم هەفتەیە کۆبوونەوەمان هەیە باش بەرەو پێشبردننی ئیشوکارەکانمان ئەو قسەیە بە ئەو هەوڵەسانان لە مەسەلەی شتی تریشە تاسی نەکردو من ڕێزی لە خصوصیەتی هەموو پەرلەمانتاران گیراوە هاوپەیمانی هیوایە ئەمە دوو سێ ئەو ڕقمی 5 پەرلەمانتارە نازانم لەکوێوە هاتووە چونکە هیچ فراکسیۆنێک نییە پەرلەمانتارەکانی یان یەکێکدان دوو کەس لە پەرلەمانتارەکانی یان زیاتر لە ژوورەوە نەبوو ئەم بابەتە زانیاری ینی ئەم زانیاری بۆ من تازەیە ئەمما لە ژوورەوە من پێتەڵە من بۆ خۆم دەنگم بە زۆرێک هەندێک لە بەرگەکانی نەداوە نەک زۆر هەندێک لە بەرگەکانی نەدا ئەو نۆخاڵی کە بۆ منوسی من دەها دەنگم بۆ نۆخاڵە داوە من دەنگم بە فرۆشتنی نەوت بەم ڕێگایی ئێستا نەداوە بۆی وازح بیت کەواتە ئەوەی لەسەر ئەو ئەساسا بۆ جامەیەکێک لە جوانیەکانی هاوپەیمانی هیوا چۆن عفوان ئەوەی باسەکرێت کە بەشێک لە هاوپەیمانی هیوا بۆ نمونە 5 کەس لە دوێنەوە باسەکرێت 5 دامی هاوپەیمانی هیوا دەنگیان بە پرۆژه یاساکە نەدا و دانیشتەکان بایکۆت کردووە شتێکی وانە بووە نەخێر بە هیچ شێوازێک یعنی هیچ شتێکی لەوە بەتەنی ئەمما ئێمە لەبەر توێنێ کۆبوونەکەمان زۆر تاقات ڕووکێن بوو بۆ معلوماتی من لە 12:30 لەوێ بووین نیوەڕۆ وەنزیکی یاڵی شو دەرچوین پەرلەمانتاریەتە دەرەوە ئەوە عینەکەوە یەکان دێک ڕەسممان بڵاو بووە کە مەجموعەیەکمان دەرچوین ئەکینا ئێمە سەر شوێنی سەرۆک فراکسیۆنەکانمان لە پێشەوەیە و دەرنەچوون لە قەڵترمان ئەم بیستوە پەرلەمانتار بایکۆتی کردبێ بایکۆتی بەگەی بەدڵ نەبووە هەمووی بەدڵ نەبووە دەنگی نەداوە ئەوە ئێمە ناچین ناوردەکاری و ئێمە هینێکماندانە ناوە عازبین دەی هەمووی دەزڵ بڕۆ دەی هەمووی دەستدانێشتی وا چۆنە بێت جاوە خۆ ئەگەر وا بکەین کەواتە هاوپەیمانێکی وەکمەدابی نەخێرێ مە خصوصیەتی هەموو پەرلەمانتارە پارێزراوە. زۆر سپاس دکتۆر ڕێبوار ماندوومان کردیت سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لەگەڵمان سپاس بۆ وەڵامدانەوەی ڕاشکاوانەی پرسیارەکانمان بینەرانی بەڕێز تا دیدارێکی تر هەر شاد بن.